رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا ئیبراهیم بیلمەس، چەنگیز یوڕەکلی، ئەمران ئەمەکچی و سۆزان ئەکیپا بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئاپۆ داواکاری نوێیان تۆمار کرد. پارێزەران داواکیان ئاڕاستی داواکاری گشتی بۆرسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. هەروەها بە هەمان مەبەست داواکاریەکی نوێیان بۆ دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی، عومەر خەیری کۆنار، حامڵەی یەڵدێرم و وەیسی ئاکتاشیش تۆمار کرد. کانی سووریای دیموکراتیک لە منبەج ناوچەیەکی استراتیجیان کۆنتڕۆڵ کردەوە و دەڵێن مەترسی لە سەربەنداوی تشرین نەماوە. ڕۆژی دووشەممە شەڕێکی سەخت لە نێوان هێزەکانی هەسەدە و چەکدارەکانی نزیک لە تورکیا لە منبەج ڕوویداوە و تاکو درنگانی شەوی ڕابردوو بەردەوام بووە. بە گوێرەی ڕاگەاندراوی هەسەدا هێزەکانیان ناوچەی ئەبوو قەلقەلی نزیک شارۆچکەی منبەجیان کۆنتڕۆڵ کردەوە و بەوەش مەترسیەکان لە سەربەنداوی تشرین ڕەواندووەتەوە. هاوکات لە ڕۆژهەڵاتی پارێزگای حەڵەب هێزەکانی هەسەدا لە ناوچەی خەفەسە پێشڕەویان کرد و گوندی بابیری و وێستگەی ئاوەکەیان کۆنتڕۆڵ کردووە. تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ نامەیەکی ئاراستەی پەرلەمانی سویسرا کرد کە لە حەڤەی کانون یەکەمدا دانیان باقڕکردنی ئیزەدیەکاندا ناو ئاماژەی بە مەترسیەکانی داعش کردووە لەسەر هەرێمەکە کە بەهاندانی دەوڵەتی تورک ئەنجام دەدرێت و تاژێ داوای لە پەرلەمانی سویسرا کرد دەوڵەتانی تورک و داعش دادگایی بکرێن. لە نامەکەدا تاژێ کۆمەڵکوژی و فەرمانەکانی سەرگەلانی مێزۆپۆتامیای بەبیر هێناوەتەوە و ئاماژە بەوە دەکات ئەم هەنگاوەی پەرلەمانی سویسرا بە ناساندن و دان پێدانانی جنۆسایدی ئیزەدیەکان هەنگاوێکی ئەرێنیە و داوا دەکەن لە پەرلەمانی سویسرا ئەرکی خۆی بەجێبگەێنێت لە دادگایکردنی دەوڵەتی تورک و پەدەکە و داعش. هەروەها لە نامەکەدا هاتووە دەوڵەتی تورک بە پشتگیری کردنی داعش و پارتی دیموکراتی کوردستانیش پەدەکە با فرۆشتنی خاکی شنگال و خیانەتەکانی بوونە تاوانباری جنۆساید. تاژێ دەڵێت دوای 10 ساڵ هێشتا داعش و تاوانباران کە ئەم جنۆسایدیان ئەنجام داوە لە دادگایەکی نێونەتەوەییدا دادگایی نەکراون. ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی جارێکی دیکە داعش خۆی زیندوو بکاتەوە. لە درێژەی نامەکەدا ئاماژە بەوە کراوە لە ئێستادا چەندین شانەی شاراوەی داعش لە عێراق و سووریادا هەیە و جەخت کراوەتەوە لەوەی دەوڵەتی تورک با درێژایی هێرشە داگیرکاریەکانی هۆکاری زیندووبوون و پاڵپشتیکردنی داعش و گروپەکانی دیکە کە تاوانی جەنگ ئەنجام دەدەن. هەروەها لە نامەکەدا تاوانە جەنگەکانی دەوڵەتی تورک لەسەر سووریا و ڕۆژاوای کوردستان باس لێکراوە و با درێژە پێدەری ئەقڵێتی داگیرکاری داعش دانراوە لا دژی کۆمەڵگە و ژنان. لە بەردەوامیشدا تاژێ ئاماژە بەوە دەکات لەو جێگایانەی دەوڵەتی تورکی داگیری کردوون لا دژی گەلان جینۆساید ئەنجام دەدرێت. لە کۆتایی نامەکەدا تاژێ داوای لە پەرلەمانی سویسرا کردووە بۆ ڕێگریکردن لا زیندووبوونەوەی داعش و کۆتایی هێنان با جینۆسایدەکان پێویستە چەتەکانی داعش و هاوکارەکانیان پەدەکە و دەوڵەتی تورک لە دادگایەکی نێونەتەوەییدا دادگایی بکرێن. کۆمیتەی گەل و باوەڕیەکانی کەجەکە ڕاگەیان بۆ ئەوەی مۆدێلی پێکەوە ژیان یەکسانی خوشکوبرایەتی ئاشتی و خۆشەویستی گەلان لە دامەزراندنی سووریایەکی دیموکراتیکدا بچەسپێندرێت. ئیرادەی ئەوان نیشان بدرێت داوا لە هەمووان دەکەین ئەرک و بەرپرسیارەتی خۆیان بەجێ بگەێنن. کۆمیتەی گەل و باوەڕیەکانی کەجەکە لە ڕاگەیاندراوێکدا جەژنی کریسمەسی لە گەلانی مەسیحی پیرۆز کرد و دەڵێت لە بەرامبەر ئەو هێرشکاریە فاشیستی و قڕکەریەدا ڕاستترین هەڵویست کە دەبێت نیشان بدرێت بەهێزکردنی یەکێتی و ڕێیەکریزی لەسەر هێڵی نەتەوەی دیموکراتیکی گەل و باوەڕیەکانیە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگال لەبارەی دوو گەریلایی کە لە مەتینا شەهید بوون ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە هاوڕێیانمان هۆگر و ڕۆنی لە 22 ئابی 2 ساڵی 2024 لە هەرێمی مەتینا لە ئەنجامی هێرشێکی دوژمندا شەهید بوون.
هاوڕێی شەهید هۆگر وەک جنگاوەرێکی ئازادی گەلەکەمان لە هەر شوێنێک پێویستی بکردایە وەک ئەرکێکی شۆڕژگێڕی و ئەخلاقی دەیبینی و بەجێ دەگەیان. لەو چارچەوەیەدا لە هۆگر لە چەندین ناوچەی کوردستان بەختی تێکۆشانی پەیدا کرد و بەرپرسی هێرشەکانی دوژمنی بۆ سەرگەلەکەمانی دایەوە. هەروەها هاوڕێ ڕوونی لە شاری جوانڕۆی ڕۆژهەڵات کە یەکێک لە ناوەندە گرنگەکانی بەرخودان و وڵات پارێزیە بەشداری ڕزەکانی گەریلای کرد و وەکو گەنجێک بە بەهاکانی نەتەوەییەوە پابند بوو. بڕوای بەوە هەبوو کە ئازادی گەلەکەمان تەنیا لە ڕێگەی پەکەکەوە مسوگر دەبێت. هەپەگا ڕای دەگەێنێت هۆگر و ڕۆنی بەو بەهایانەی هاوکاریان لە تێکۆشانی ئازادی گەلەکەماندا کرد ناوی خۆیان لە مێژووی ئازادیماندا نووسیەوە. سەرخۆشی لابنەماڵی هێژای هاوڕێیانمان هۆگر و ڕۆنی و سەرجەمگە لە وڵات پارێزەکەمان دەکەین. زانیاری لەسەر ناسنامەی شەهیدەکان بەم جۆرەیە. شاڤاش بیلگی بە ناسناوی هۆگر ئامەد لە ئامەد لەدایک بوو لە 22 ئابی 2024 لە مەتینا شەهید بوو و دیاکۆ موئمنی بە ناسناوی ڕۆنی جوانڕۆ لە جوانڕۆ لەدایک بوو و ئەویش لە 22 ئابی 2024 لە مەتینا شەهید بووە. بەبێژی وزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەان وڵاتەکەمان هێزی زیاتر ڕەوانەی سووریا دەکات و دەشڵێت زیادبوونی هەڕەشە لەسەر هێزە هەمیشەیەکانی وڵاتەکە لە سووریا با شێوەیەکی گشتی زیادی کردووە. پات رایدەر وتەبێژی وزارەتی بەرگری ئەمریکا سەبارەت با ڕەوانەکردنی هێزی سەربازی ئەمریکا بۆ سووریا ڕایگەان وڵاتەکەمان هێزی زیاتر ڕەوانەی سووریا دەکات و دەشڵێت زیادبوونی هەڕەشە لەسەر هێزە هەمیشەیەکانی وڵاتەکە لە سووریا با شێوەیەکی گشتی زیادی کردووە. ئەمە لە کاتێکدایە پێشتر وزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیان بوو واشنگتن نزیکەی 2900 سەربازی لە سووریا هەیە کە 900 سەرباز لەوانە هەمیشەین. فەرماندەی ناوەندی ئەمریکا سینتکۆم ڕایگەیان کە هێزەکانی لە پارێزگای دەیرۆزور کۆگایەکی چەکیان بردومان کردووە. با گوێرەی ڕاگەیاندراوەکەی سینکۆم لە ئەنجامی هێرشی ئاسمانیدا کۆگاکە لە ناو براوە دووچەتەی داعشیش کوژراون و چەکدارێکی دیکەش بریندار بووە. هەر با گوێرەی ڕاگەیاندراوەکە ئەو ناوچەیە هێرشی تێدا ئەنجام درراوە پێشتر لە ژێردەستی ڕژێمی ئەسەد و رووسیادا بووە. ئیحسان شەمەری سەرۆکی ناوەندی بیرکردنەوەی سیاسی لە عێراق ڕایگەیان ئەو گۆڕانکاریە هەرێمی و سیاسیانەی لە ناوچەکە ڕوودەدەن عێراقیش دەگرێتەوە. ئیحسان شەمەری تایبەت بە لەگەڵ میدیاکاندا ڕایگەیان لەوتوبێژە لەگەڵ میدیاکان ڕایگەیان شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و پاڵەکانی لە غەزە و لوبنان و گروپە عێراقیەکان و پاشان ڕوخانی ڕژێمی ئەسەد بێگومان هۆکارێکی ڕوونن بۆ گۆڕانکاری لە ناوچەکە و بووە هۆی هەرەسیێنانی ئێران لەسەر ئاستی هەرێمایەتی. شەمەری دەشڵێت لەبەر ئەوەی عێراق پەیوەندیەکی چالاکی لەگەڵ ئێراندا هەیە و تا ئێستاش لە محوەری سیاسی و چەکداری نەچوەتە دەرەوە ئەگەرێکی بەهێزە گۆڕانکاریەکان بەغداش بگرێتەوە. هەروەها ڕوونیشی کردوێتەوە ڕەنگە گۆڕانکاریەکانی عێراق چاکسازی سیاسی و گۆڕینی دەسەڵات بگرێتەوە چونکە ئەو حکوومەتەی ئێستا سەربا گروپە چەکدارەکانە یان دەبێت خۆیان بگەێنە ڕێککەوتنێک بۆ هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکان یا حکوومەتەکەی سوودانی نامێنێت. واشنگتن پۆست زانیاری نوێی سەبارەت بە داهاتووی بوونی سەربازی ئەمریکا لە عێراق ئاشکرا کردووە. بە شێوەیەک ئەگەری هەیە بەغدا بە شێوەیەکی فەرمی داوای درێژکردنەوەی مانەوەی هێزەکانی ئەمریکی بکات سەرڕای ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان هەردوو وڵاتدا ئەنجام دراوە بۆ کشانەوەی زۆربەی هێزەکان تاکو کۆتایی ساڵی 2025. ڕۆژنامەکە تشکی خستووەتە سەر ئەوەی کا پێشهاتە ئەمنیەکانی ناوچەکە بەتایبەت لە سووریا پرسیاری لەبارەی پێویستی بەردەوامی ئەرکی سەربازی ئەمریکا لە عێراق وروژاندووە کە ڕۆڵی سەرەکی لە بەرەنگاربوونەوەی تێرور و ڕوبەڕووبوونەوەی نفوزی ئێراندا هەبووە. هەروەها واشنگتن پۆست باسی لەوەش کردووە گۆڕانکاریەکانی ئەم دوایە وای لە بەرپرسانی عێراق کردووە کە دووبارە هەڵسەنگاندن بۆ خشتەی کاتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بکەنەوە. هەروەها ڕۆژنامەکە باسی لەوەش کردووە لە گفتوگۆکاندا لەگەڵ حکوومەتی سوودانی سەرگۆزیرانی عێراق جێبەجێکردنی ڕێککەوتنێک بۆ هەڵوشاندنەوەی ئەو هەوپەیمانیە سەربازیە کراوە کە ئەمریکا سەرۆکایەتی دەکات تاکو پاییزی ساڵی 2025. بەڵام بەرپرسانی عێراق بە هۆکاری ئەمنی ئاماژیان بە ئەگەری درێژکردنەوەی مانەوەی هێزەکان تا ساڵی 2026 کردووە.
هەواڵگەری ئەمریکا هۆشداری داوە لەوەی ئێران پێش دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە مانگی 1 ساڵی 2025 هێرشێکی گەورە بۆ سەر ئیسرائیل ئەنجام بدات. ئەمەش وەک کاردانەوەیەک بۆ هێرشێکی ئیسرائیلی بۆ هێرشی ئیسرائیل لە ئۆکتۆبری 2024 بۆ سەر چەندین پێگەی هەستیار لە ناو ئێراندا. پێگەی دیفنس نیوز تایبەتمەند بە هەواڵە سەربازیەکان بڵاوی کردوێتەوە ئەم هۆشداریانە لا گەرمەی ئەو گرژی و ئاڵۆزیانەدا دێن کە دوای ئاگربەستی لوبنان و ئیسرائیل و هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ئێران لە ڕێگای بەکارهێنانی فڕۆکەی پێشکەوتو لە کاردانەوەی بە هەڵدانی 180 موشکی ئێران بەرەو تێل ئەڤیڤ و قودسدا دروست بوون. ئەوەش هەروەها ئاماژە پێکراوە هەڵسەنگاندنەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ئەگەری هەیە ئێران لەسەر لە ڕێگەی میلیشیا لایەنگەریەکانیەوە لە عێراق هەرێش بکاتە سەر ئیسرائیل، ئەوەش بە ئامانجی ئەوەی ئەو وڵاتە تووشی تۆڵەسەندنەوەی ڕاستەوخۆ نەبێتەوە. ئێرانیەکان نیازی ئەو وڵاتیان پشتڕاست کردوێتەوە کە بەر لە کۆتایی هاتنی خۆلی ئێستای سەرۆکایەتی ئەمریکا وەڵامێکی یەکلاکەرەوە و ئازار بەخش بدەنەوە ئیسرائیل. هەڵمەتی ڕەشبگیری و دەستگیرکردنی هاوڵاتیانی کورد لە لایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە درێژەی هەیە و لەو چوارچێوەیەشدا 9 هاوڵاتی کوردی خەڵکی سەرپێڵزەها و دەستگیر کراون و دەشڵێن تا ئێستا چارەنووسی ئەو هاوڵاتیانە دیار نییە. ڕێکخراوی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان سەبارەت بە بەرزبوونەوەی ژمارەی دەستگیر کراوانی کورد لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە ڕایانگەیان لە ماوەی 1 هەفتەدا 9 هاوڵاتی کورد کە سەرجەمیان خەڵکی سەرپێڵزەهاوی سەر بە شاری کرماشانن لەلایەن هێزەکانی ڕژێمی ئێرانەوە دەستگیر کراون. هەروەها ئاماژە بۆش کران ناوی ئەو هاوڵاتیانە بریتین لە کۆمار ساڵحی، پەیمان ڕەنجبەر، هێمن پاڵانی، خالید کەمەری، ئومید ساڵحی، ئەیمن سەفایی، عیرفان مرادی، پویا دڵجوو، ئاریام ئەحمەدی. هاوڵاتێکی کوردی خەڵکی پیرانشار لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە سزای 24 مانگ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. ئەو هاوڵاتیا بۆ جێبەجێکردنی سزاکەی ڕەوانی زیندانی نەغەدە کراوە. کۆڵبەرنیوز سەبارەت بە سزادانی هاوڵاتێکی کورد لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە ڕایگەیان. ئاحاد محمود حەسەن خەڵکی گوندی کێ لە سپیانی سەربەشاری پیرانشار لەلایەن دادگای شۆڕشی مەهابادەوە سزای 24 مانگ زیندانیکردنی بەسەردا سەپێنراوە. هەروەها ئاماژە بۆش کراوە ئەحمەد محمود حەسەن بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە ئۆپۆزیسیۆنەکانی دژ بە ئێران سزادراوە و بۆ جێبەجێکردنی سزاکەی ڕەوانی زیندانی نەغەدا کراوە. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.